وەکو هاوڵاتێکی هەرێمی کوردستان دەنگ بە حیزبێک دەدەم، دەنگ بە کاندیدی حیزبێک دەدەم کەوا داکۆچی لە مافی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکە، داکۆچی لە مادەی 140 بکە، داکۆچی لە بودجەی هەرێمی کوردستان بکە، داکۆچی لە شایستە داراییەکانی وەزارەتی پێشمەرگە بکە. من وەکو هاوڵاتیەکی دەڤەری بتوێن و هەم وەکو مامۆسایەکیش خۆم دووپات کردوێتەوە بە دنیایەوە. من لە ڕۆژی دەیدا دەچێم بۆ سەر سندۆقەکانی دەنگدان، دەنگ دەدەم بە کاندیدانی ئەو کاندیدانێکەوە داکۆچیکاری سەرسەختی مافەکانی کوردن، ئەو کاندیدانێک کە وەکو کورد دەچن بۆ بەغاو، هەر وەکو کوردیش لێ کوردانە بیر دەکەنەوە. بە دنیایەوە دەنگ دەدەین بەو کاندیدانێک کە پاڵپشتی هێزی پێشمەرگەی کوردستان بوون و پاڵپشتی ئەو پێشمەرگارە بوون کە بە پێشمەرگا بڕامسشکێنەرەکان بەناوبانگ بوون. من وەکو فەرمانبەرێک بڕیارم داوە دەنگ بدەم، دەنگ بەو کەسە بدەم، بەو حیزبە بدەم کە دیفاع لە هەرێمی کوردستان دەکە. داوا لە هەموو فەرمانبەرانیش دەکەم بچن دەنگ بدەن. وەکو جوتیارێک دەنگ دەدەم، ڕۆژی دەنگدان داوا لە خەڵکی کوردستان دەکەم بە جوتیار و کرێکار و بە مامۆستا و قوتابیان ڕۆژی دەنگدان بچنە سەر سندوقەکانی دەنگدان، دەنگ بدەن بەو لایەنەی کەوا زامنی پاراستنی کوردستان و خۆنەچەماندن و بردنەوەی ئاڵای کوردستان بۆ شاری کەرکووکی خۆشەویست.